گەڕی دووهەمی هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری ئێران تا ئێستاش بەرەوە ئەمە ئەمڕۆ بەڕێوە چوو، بەڵام ماوەی دەنگدان درێژ کراوەتەوە تاکو کاتژمێر 10 شەو بە کاتی تاران. بەڕاست لەم دوو بربژێرە کامیان سەر دەکەون بۆچی دەنگدانیش درێژ کرایەوە. ئەمانە کۆمەڵێک قسە و وتوێژن ئێمە لەگەڵ میوانەکەمان درێژەی پێدەدەین و پرسیاریش لەو بارەیەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەبدوڵڵا میهرەبان پارێزەر و شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەخۆ لە شاری تارانەوە لەگەڵماندایە. بەڕێز میهرەبان شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. با بەو پرسیارە گشتیە دەست پێ بکەم، ئەوە بۆ جاری دووهەمیشە وەکو جاری یەکەم گەڕی یەکەم دیسانەوە ماوەی دەنگدان درێژ کرایەوە بۆ کاتژمێر 10 ئەم شەو بە کاتی تاران. هۆکاری ئەم درێژکردنەوەی دەنگدانە چییە؟ سلااوڕێز بۆ جەناب و بینەرانی خۆشەویستی کوردستان 24. دیارەکە هەڵبژاردنەکان لە ئێران هەمیشە وایە و درێژ دەکرێتەوە بۆی کە خەڵکێکی زۆر بەشدار بکات، چۆن بەشێکی زۆر لە خەڵک لە دوای نیوەڕۆ ئێوارە دەست بەکار دەبن، بەتایبەتەوەی کە هەڵبژاردنەکان لە ڕۆژەکانی هەینیدایە و هەمیشەش وا بووە کە بەشی زۆری ئەوانەی کە ئیدۆلیژیک و هۆگرانی بناژەخوازانن بەیانی سەر لە بەیانی وەک ئەرکێک و وەزیفەیەکی ئیدئۆلۆژیک و سازمانی زوو دەچن دەنگیان دەدەن و بەشی ڕێفەرخوازان هۆگرەکانیان کە ڕۆژانی هەینی ڕۆژی تاعتیلە ڕۆژی ئازادە تا درنگانی گوێخۆ ناکەون و ئەوەیە ئێوارانە زۆرتر سەر لێش دەبن بۆ سەر سندوقی دەنگدان و سەفەکان درێژ دەبنەوە. بۆیە هەمیشەش بۆی کە بەشداری زۆرتر بێ دەسەڵات ماوەی دەنگدان درێژ دەکاتەوە. ئەو شۆش وا دیارە تا درێژ کراوەتەوە و ئەگەریەوەی هەیە تا 12 شەویش دووبارە درێژ بکەیتەوە. زۆر باشە. بەڕێز میهرەبان با من ئەو پرسیارە لە بەڕێستان بکەم، بزانم بە پێی پێشبینیەکانی ئێوە کام لەم دوو بربژێرە جەلیلی یان پزیشکیان چانسی زیاترە بۆ بردنەوە؟ بۆ خۆ دەزانی لە گەڕی یەکەم پزیشکیان ڕاستە زۆرینەی دەنگەکان 50 زایدێکی نەبوو، بەڵام لە پێشەوە بوو. پێت وایە ئەم جارەش پزیشکیان لە پێشەوەیە و دەتوانێت ئەو پۆستە بەدەست بێنێ؟ ئەگەر چی ناکرێت بە ڕوونی و بە دڵنیاییەوە قسە لەسەرەوەی بکرێت، چون دۆخی ئێران وەک دۆخی وڵاتانی پێشکەوتوو نییە کە ڕاپرسیەکان زۆر ڕوون و دەقیق و دوکتەسەنس بن. بۆیەش دەوری پێشوو یعنی هەفتەی پێشوو هیچ کەس چاوەڕوایی نەدەکرد کە سعیدی جەلیلی کەسی دووهەم بێ و نزیکی 10 ملیۆن دەنگ بەدەست بێنێ. زۆر کەس پێیان وا بوو کە قالیباف نەفەری دووهەم دەبێ و ئەگەری وەی بوو پزیشکیان و قالیباف بچن دەوری دووهەم. بەڵام زۆر بە نەرمی و ژێرپێستی هۆگرەکانی جەلیلی کاریان کرد و توانیان بێنە دەوری دووهەم. بۆیەش ئێستا تا سندوقەکان نەکرێنەوە دەنگەکان نەبژێردرێن ڕوون نییە، بەڵام ئەو شتێک کە لە شەقامدا دەبیندرێ و لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەبیندرێ و لە خەڵک دەبیندرێ ئەگەری ئەوەی کە پزیشکیان لە پێشپێ زۆرترە، هەرەوەی کە لەو چەند کاتژمێرەدا لەو دوو کاتژمێرەی ڕابردوودا 200-300 مەن دۆلار هاتە خوارێ. ئەوەش کە ئێمە دەزانین کە بازار زۆر دقیقە، بازار زۆر دوکتەسەنجەوە چاکتر ئەو شتانە ڕەسەد دەکە. ئەگەری وەی هەیە کە پزیشکیان دەنگەکانی لە پێش بن، چون تا ئێستا کە ئێمە لەگەڵ ئێوە قسە دەکەین ئەندازەی دەنگدان 125 زیادی کردووە، 24 ملیۆن و نیو تا 25 ملیۆن تا ئێستا دەنگیان داوە. لە حاڵێکدا هەفتەی پێشوو کۆی دەنگەکان 24 ملیۆن و نیو بوون. بۆیە لە یەک دوو کاتژمێری داهاتوودا و ئەگەر درێژ بکرێتەوە تا 12 شەو لەوەیە چەند ملیۆنێکی تر دەنگ بدەن و ئاستی دەنگەکان کە بچێتە 150 و ئەگەر بچێتە 150 ئەگەری زۆرترە کە پزیشکیان کەسی ئەوەڵ و براوە بێت، چۆن بناژە خوازان 120 تا 25 یعنی سەقفی و ئاستی بەرزی دەنگەکانیان و هۆگرەکانیان لە نێو جەماوەری ئێران 100 تا 20 تا 25 و ئەگەری زۆر زۆر کەمە کە لەوە بچێتە سەرێوە. هۆگرەکانی وان دەنگدەرانی وان بەگشتی پێش نیوەڕۆ پێش نوێژی جومعە دەچن دەنگەکانیان دەن. بۆیە ئەگەر دەنگ بچێتە 150 وایە لەوە بەدواوە زیاتر بێت تا 12 شەو 10 شەو یا 12 شەو ئەگەری زۆرە کە پزیشکیان کەسی براوەی ئەو جارەی هەڵبژاردنەکان بێت. زۆر باشە. بەڕێز میهرەبان بۆ خۆت باش دەزانی کێشەی هەرە گەورەی ئێران مەسەلەی ئابووریە.
ینی بەڕای ئێوە سەرۆکۆماری نوێی ئێران دەتوانێت لەو بوارەدا هیچ کارێک بکات هەوڵ بدات کەمێک لەو دۆخی خراپی ئابوورەی ئێران ڕاست بکاتەوە؟ ئێمە دەزانین کە لە ئێران سەرۆکۆمار کەسی دووهۆمە دوای ڕێبەروە دەسەڵاتێکی کەمتی بۆ گۆڕانکاری لە سیاسەتەکانی گشتی کۆماری ئیسلامیدا هەیە، بەڵام لەگەڵ وەشدا بناغەی ئابووری ئێران وێران بووە و نەتەنیا سەرۆکۆمارێکی بناژۆخواز بەگەر یەک کارناسێکی ئابووری لە وڵاتێکی پێشکەوتوش بێنی وە بە ئاسانی ناتوانێت ئابووری ئێران ڕاست کاتەوە. بەڵام ئەوەی کە هەیە دوو شت کاریگەریان لەسەر ئابووری ئێران دەبێت. یەکێم باری دەروونناسیە ئەگەر پزیشکیان وە کەسێکی ڕێفەربخواز دەنگ بێنێ بۆ بەیانی نرخی دۆلار دادەبەزێ و ئەوە کاریگەری دەروونناسانەی لەسەر بازار دەبێت، چۆن بازار خۆشببین دەبێت کە دەلاقەی ئابوور لەگەڵ دنیای دەرەوە بکرێتەوە، سیاسەتەکانی دەرەوەی بەربڵاوتر بن و دەزانین کە ڕێفەربخوازان هەمیشە ئەو ڕوانگەیان هەیە بۆ کردنەوەی پەیوەندەکانیان لەگەڵ دنیای دەرەوە بە تایبەت دنیای ڕۆژاوە، هەرچەند کە بناژۆخوازانیش دیارە پلان و بەرنامەیان بۆ باشکردنی دۆخی ئابووری خەڵکەیە، بەڵام لە 3 ساڵی ڕئیسیدا کە کەسێکی بناژۆخواز بوو ناتوانی سەرکەوتوو بن و دۆخی ئابووری خراپتر بوو، بۆیش هەموو پێیان وایە کە جەلیلی کەسێکی تونتر و دووگەمتر لە ڕئیسیە ناتوانێت دۆخی ئابووری زۆر باش بکات، بەڵکو کاریگەریەکانی هەم دەرونی و هەم ساختاری و پێکاتەی کاریگەری خراپیان لەسەر ئابووری خەڵک دەبێت. زۆر باشە. بەڕێز میهرەبان، وەکو دەڵێن پزیشکیان نوێنەری ریفۆرم خوازانە، ئێوەش ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا لە مەسەلەی کرانەوە لە یاخود گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوە و ناوخۆی ئێران. وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو دەڵێ پزیشکیان دەڵێ ئامادەم بۆ وتووێژ لەگەڵ ئەوروپا و تەنانەت ڕنگ بێ لەگەڵ ئەمریکاش. پێت وایە بە دەرچوونی پزیشکیان گۆڕانکاری لە سیاسەتی گشتی ئێران هەم لە دەرەوە هەم لە ناوخۆ ڕوو دەدات؟ ئێمە لە ئێران بەتایبەت ئێستا لە هەڵبژاردنەکاندا شاهیدی دوو دینامیسمی جیاوازین. دینامیسمێک بەرەو ڕۆژاوایە، یعنی ڕێفەربخوازەکان بە سەرۆکایەتی پزیشکیان کە ئەو ماتۆر و ئەو ماشێنە بەرەو ڕۆژاوایانی ئەمریکا و ئەوروپا وڵاتانی گەشە سەندوو پێشدەبن و دینامیسمێکی تر کە جەلیلی سەرۆکایەتی دەکا ئێستا و بەیتی ڕابەریش زۆرتر بەرەو ڕۆژهەڵاتە، یعنی رووسیە و چینە. دیارە ئەگەر پزیشکیانیش بێ چوارچێوەی دەسەڵاتەکانی ئەوەندەنین. ئێمە لە دەورەی ڕۆحانی و لە دەورەی خاتەمیشدا ئەوەمان دیت بەتایبەت دەورەی ڕۆحانی کە دانوستانەکانی هەستەیی و ئەتۆمی بە ئەنجام گەیشتن گرێبەستیان لەگەڵ ئەمریکا و وڵاتانی 5.1 بەست، بەڵام دوایی کە ترامپ هاتە دەر ئەوانیش ناتوانانی ڕایگرن و دۆخی ئابووری خراپتر بوو. ئەوە زۆرترین یعنی هۆکاری ئەوەی کە ترامپ هاتە دەر لە بەرجام ئەوەی بوو کە تونندڕەوەکانی ئێران کاشکێنیان دەکرد بۆ بەرجام و یعنی ئەو دەستێوەردانیان لە سووریا زۆر پڕڕنگتر کرد. ئەوە بوو کە ئامریکا هاتە دەرێ و ئەگەر ترامپیش نەبایە ئۆباما یا سەرۆکۆمارێکی دموکراتیش بە ئەگەری وەی بوو لە گرێبەستی ئەتۆمی بێتە دەرێ. بۆیش پزیشکیان نا ئەگەر هەر کەسێکی خاتەمیش بێتەوە چوارچێوەی دەسەڵاتەکانی ئەوتونین، بەڵام دیارەکە وەزی ئابووری و سیاسی ئێران زۆر باش نییە، بۆیە ڕێبەری ئێرانیش لەوەیە تا ڕادەیەک ئەو دەلاقەیە بکاتەوە. دروستە چەند ڕۆژ پێش هەڵبژاردننی دەوری یەکەم باسی ئەوەی کرد کە هیچ یەک لە کاندیدایەکان بۆیان نییە کە باسی دانوستان بکەن و بە ئاسانی، بەڵام مەبەستی ئەوەی بوو کە لێرەدا ئیجازە لە ئەو وەرگیرێ. دۆخی ئابووری ئێران ئەوەندە خراپەکە ئەگەر ئیجازە نەدرێ، یعنی ئەو دانوستانانە دووبارە لەسەر ڕادەست پێ بکرێنەوە لەگەڵ ئەمریکا و ئاژانسی ئەتۆمی وڵاتانی 5.1 دیارەکە بەرەو خراپتر بوون دەبڕەوە. ئەگەر تا لەو 5 مانگەی تا هەڵبژاردنەکانی ئەمریکا ئێران و ئەمریکا لەوەیە هەروە لە نیوەنمەکی بگرن و بە جوورێک بە قەولی فارسە دەڵێن کەسدار و مەریض خوار و خێز بیبن لە ژێڵا تا ئەوەی کە بزانن ئایا دموکراتەکان لە ئەمریکا دێنە سەرکار دووبارە یا ئەوەیە کە ترامپ دەبێت کە ئەگەر پزیشکیان بێ
ئێمە شایدەوەین کە جەوادی زەریف وەزیری دەرەوەی پێشووی ئێران زۆر بەهێزەوە هاتۆتە پشتی پزیشکیان و ئەگەر چی پێشبینی ناکرێت کە جەوادی زەریف لەلایەن پارلەمانی ئێرانەوە وەکو وەزیری دەرەوە دووبارە تەیید بکرێتەوە شیاوەکەی بەڵام داڕێژەری سیاسەتی دەرەوە هەر وەزیرێکی دەرەوەش بێت لە دەورەی پزیشکیاندا دیارە جەوادی زەریف لە پشتی دەبێت و داڕێژەری ئەو سیاسەتی دەرەوە دەبێت چۆن پەیوەندەکانی لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئامریکا و لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی زۆر باشە بۆیە دەکرێت تا ڕادەیەک خۆشببین بین کە ئەو پەیوەندیانە لەسەرا دەست پێ بکرێنەوە و داژسانەکانی ئەتۆمی و ئەوانە لەسەرا دەست پێ بکرێنەوە لەوەیە پرۆسەیەکی درێژخایان باش زۆر بەڕێز عەبدوڵڵا میهرەبان پارێزەر و شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە تارانەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.